ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەما عەلیم و ئەمڕۆ لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە کەناڵی هیواوە لە ساڵیادی لە 12هەمین ساڵیادی پیرۆرکردنی سەردەش عوسمان. سەردەش عوسمان ئەو لاوە ڕۆژنامە نووسەی کە 12 ساڵ لەمەوبەر لە ڕۆژانێکی وەگە ئەمڕۆیە لە شاری هەولێر بەدەستێکی ناپاک و دزیە و دژمن بە ئینسان لە شاری هەولێر لە بەردەم زانکۆکەی خۆی فرێندا و دواتر لاشەکەی بە جاسپاردووی لە شاری مووسڵ دۆزرایەوە. ئەم کردەوە تیرۆریستیە کە پەلامارێکی زۆر ئاشکرا و دەڕەندانە و بێپەردەی دەسەڵاتدارانی کوردستان، حاکمانی کوردستان لە بەرامبەر ئازادی سیاسی، لە بەرامبەر خواستەکانی لاوان و گەنجان و سەرتاپای جەماوەری کوردستانە بوو. هەر ساڵێک ئەبێتە یادی تازەکردنەوەی پەیمانی ئازادی خوازان و یەکسانی خوازان و نەیارانی بێعەدالەتی نایەکسانی لە کوردستان بۆ درێژەدانی خەبات و کارکردن بۆ ئامانجەکانی سەردەشت و سەردەشتەکانی کوردستان. ئەمڕۆ بم بۆنەوە بۆ ڕێزگرتن لە یادی ئەو سمبولەی خەبات لە پێناوی مافەکانی لاوانی کوردستان و پشان و کوڕانی کوردستان، خەبات لە پێناوی مافەکانی جەماوەری کوردستان بۆ بۆنەوە ئەم بەرنامە تایبەتتان پێشکەشەکەین و لەگەڵ هاوڕێم هیوا عومەر هەوڵەدەین لایەنەکان یاخود ئەو باسانە و ئەو بابەتانەی کە یادی پیرۆرکردنی سەردەش عوسمان بیرمانەهێنێتەوە بۆ ئێوە ئازیز باس بکەین. هیوا سپاس دەکەم بەشدار بووی بە خێراتی، مێدەوارم کاتیشی خۆش دەبێت. سڵاو شەماڵ، سڵاو لە بینەران، دەستت خۆش بێ. هەربژیت. هیوا من بۆ خۆم هەمیشە لە یادی سەردەشتا ڕوبەڕووی ئەم پرسیارە بمەوە کە لە هەموو لایەکەوە کۆمەلگای کوردستان بەگشتی جگە لە ئەو دەستە و تاقمە دەسەڵاتدارەی کە ڕاستەوخۆ کەوتونەتە پشتی ئەم تاوانە چەپەڵەوە، ئەم تاوانە دژی ئینسانیەوە، تقریبا حیزب و لایانی سیاسی نابینی لە کوردستان یادی سەردەش نەکاتەوە. هەموو لەم یادەیە پەیامیان هەیە، هەموو لەم یادەیە قسەیان هەیە، هەموو لەم یادەیە باس لە بەتایبەتی باس لە ئازادی سیاسیەکەن. بن بەش بە حاڵی خۆم وا ئەبینم کە دروستە کە ئازادی سیاسی و ئازادی دەربڕینی بیرۆڕا و ئازادی کارکردنی سیاسی، ئازادی ڕێکخراوبوون، ئازادی ناڕزایی دەربڕین، ئازادی ئەوەی کە خەڵک بڵێ من ئەم دۆخە قوبووە ماکەمەوانەی شەکە لە ئازادیە بنچینەکان و بنەڕەتیەکانی کۆمەلگایە لە کوردستان و لە هەر شوێنێکی تری. ئەم ئازادیە غایب بێ نەبێ، ئەم ئازادیە پێشێلکرابێ، ئینسان ناتوانێت تعبیر لە ئینسانیەتی خۆی و تعبیر لە وجودی خۆی لە کۆمەلگایە بکە. ئەمە حقیقەتێکە و ڕاستە. بەڵام لەلایەکی ترەوە من وادێتە بەرچاوم کە قەتیسکردنی ئەم مەسەلەیە بەم جۆرەی کە ئەیبینین، بەم جۆرەی کە گەتە پێشەوە بۆمان، زۆرتر ینی زۆرتر وا هەستی پێکەم کە لە ئەنجامە ئەگەر بە مەبەستیشەوە نەبێ، لە ئەنجامە جۆرێک چووکردنەوەی ئەو شتانەیە کە سەردەش نوێنەرایەتیە کرد. ینی ڕاستە دروستە کە سەردەشت بە خاتری دەربڕینی بیرۆڕای خۆی، بە خاتری نووسینی ساتێرێک، بە خاتری ڕەخنەگرتن لەو دیاردانی کە لە کۆمەلگایە هەبوو جانی لە دەستداوە، دەستی تیرۆر زەفەری پێبرد. بەڵام سەردەشت نمونەی توێژێکی فراوان و جەماوەریی فراوان لە لاوانی کوردستانن کە لە دەست بێعەدالەتی، لە دەست نەبوونی یەکسانی، لە دەست ئەو تاڵانکاری و ئەو گەندەڵی کە لە کوردستانە هەیە، لە دەست ئەو بێئومێدی کە بەسەریان نافرستکراوە و داسەکەندراوە، ئەوانە بەجیان هاتوون و ناڕزاییان دەربڕیوە. سەردەشت تەنها نوێنەرایەتیکردنی تعبیری ڕاستەوخۆ لە بیرۆڕاوانە نییە، بەڵکو نوێنەرایەتیکردنی تابیرە لە ناڕزایی، هاوارێک بوو دژی ئەو نادادی بێدادی کە لە کوردستانە هەیە و دژی ئەو دێمافکردنەی کە جەماوەریی بەرینی کوردستان کە ئەتوانن لە ژیانێکی ئاسوودەتر و شەرافەتماندانەتر و خۆشگوزەرانتر و
تەژیتر لە کەرامەت و لە پاراستنی حیثیەتیان بەهرەمەند لە هەموو ئەوانە بێبەری کراون لە کوردستان ینی سەردەشت نوێنەرایەتی ئەو ناڕەزایی ئەکرد من وازانم ڕۆژی یادکردنەوەی سەردەشت ڕۆژی یادکردنەوەی ئەو شتانەیە کە سەردەشت نوێنەرایەتیەکە ڕۆژی یادکردنەوەی ئەو ناڕەزاییە کە سەردەشت تەمسیلە کرد و ڕۆژی دەستگرتن و دەست بڵین ئاماژەکردنە بۆ ئامانجانەی کە ئەتوانێت گەنجانێکی زۆر زەبەر لە سەر تاسەری کوردستانە یەک خاوە لە دەوری ئەو ئامانجە کۆیان کاتەوە من بەم اعتیبارە پێم وایە کە یادی ئەمڕۆی ڕیادکردنەوەی ئەمڕۆمان بۆ یادی سەردەشت پێویستەکە ناوتنێکی گەورەتر بێ بە هەموو بێعەدالەتی کە لەو ڕۆژەوە کە سەردەشت جانی لە دەستداوە هەتا ئێستا ساڵ بە ساڵ زیاتر و زیاتری لەسەر کەڵەکە بووە و ئەو شاخ و بڵین ئەو خەرمانە لە بێدادی و ناڕەوایی کە لە کوردستانە هەیە تا دێک گەورەتر و گەورەترە بێتەوە و خەریکە بەڕاستی سێبەرە خاتە سەر هەموو شتێکی ژیانمان سێبەرە خاتە سەر بیرکردنەوەمان سێبەرە خاتە سەر ئاوات و ئومێدمان سێبەرە خاتە سەرەوەی کە پەیوەندیمان بەم کۆمەلگایەوە چیە پەیوەندیمان لەگەڵ یەکترا چییە من پێم وایە کە ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێمە بەم ئاراستەیە یادی سەردەشت بکەینەوە وەلەو باس و بابەتانە دوورکەوینەوە کە دیفاعکردنێکی زۆر فۆرماڵی و زۆر توێژاڵیە بە تەنها لە ئازادی سەردەشت تەنها قوربانی ئازادی سیاسی نییە سەردەشت قوربانی بێعەدالەتیەک و ناڕەوایی یەکەکەی تر ڕۆژی هاتووە کۆتایی پێوێ و ڕۆژی هاتووە ڕاپماڵدێ و تەنها دەسەڵاتیش نییە بە تەنها دەسەڵات نییە هەموو کۆمەلگا پڕە لە ناڕەوایی بەشێکی زۆر لەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتیشان لەبەرە ئەم دەسەڵاتەوە خەریکی خۆ جیرفان پڕکردن و خۆ دەوڵەمەندکردن و ڕاوڕوتن لە کۆمەلگای لە پەنا ئەم دەسەڵاتەیە سەردەشت ناڕەزایی بوو بەرامبەر بە هەموو ئەوانە بە نووسینەکانیان بگەڕێنەوە بۆ پەخشانانەی کە نووسی بگەڕێنەوە بۆ تێکستانەی کە لەبەر دەستمانەیە بیان بینین باسەکە باسی ئەوەیە لە باسی بۆ نمونە ئەگەر من خۆشەویستی کچەکەی بەرزانم یا عاشقی کچەکەی بەرزانمە دەرەوە بینینە بەرچاومان کە دیارە لەسەر ئەو تێکستە وەک دیارە تیرۆکراوە ئەو لەو تێکستە بە ئاشکرا باسی ناڕەوایی و ناعەدالەتیەکە باسی ئەوەکە کە خوشکەکانی و براکانی باوکی دایشی چەندێک بێمافکراون چەندێک لە خواست و ئارەزوو و ئینسانەکانی خۆیان بێبەری کراون وە قسە لەسەر ئەوانەیە وە بڕای من بەم ئاراستەیە ئێمە پێویستە یادی سەردەشت بکەینەوە دەنگت نییە هیوا دەنگت قەتا دەست خۆش شەماڵ یعنی بەگشتی قسەیەکێ دەوترێ مافیان ئازادیەکان پرسێکە پارچە پارچە ناکرێت بەڵکو بە جۆرێ لە جۆرەکان هەموو ئەوانە ڕاستەخۆ پەیوەندی بە یەکەوە و ئەگەر ئێمە لە منزوری حقوقی ئینسانیشەوە پێی دەوترێت جارنامەی مافەکانی مرۆڤ دواتر ئەو پەیماننامانەی بە تایبەتی هەردوو پەیماننامەی مافە سیاسی و مەدەنیەکان واروە مافە ئابووری کۆمەڵایەتیەکان لە دوایە و لە ساڵی 66ەوە با بڵێن کە ئیمزاکرا و بەشێکی زۆر لە دەوڵەتانی جیهان بە عێراقیشەوە بەو دەوڵەتانی ئەو بەشێکی زۆری جیهانی سێش با بڵێن چونەتە ناو ئیتیفاقیەوە و ساڵانەش لەلایەن ئەنجومەنی ئاسایش 4 ساڵ جارێک لە ئەوەی پێی دەوترێ تەقاریری UPR تەوسیات بۆ ئەو دەوڵەتانە دێتەوە واتە ئەگەر ئێمە لە منزوری مافە گردونیەکانی شۆ سیر بکەن لە ڕاستیە لە مافە گردونیەکانیش نهاتووە تەنیا باز لە مافی سیاسی بکەن لە پاڵەوە باز لە شتێکی گەورەترەکە ئەویش پێی دەوترێ پاکێجێک لە مافە گردونیەکانی مرۆڤ ئەم مافە گردونیانە بێگومان لە ئەنجامی هەڵبەزین و دابەزینی وەزعی سیاسی و ڕیزبەندی سیاسی و حرەکە ئیجتیماعیەکان و مەسلەی ڕۆڵی خۆڕێخستنی کۆمەلگا هەڵبەزین و دابەزینی بەسەرا هاتووە و هەر ئەم بڵانسی هێزش لە دنیاە کاریگەری لەسەر با بڵێن دەیتلاین و هەروەها ئەولەویەتی مافەکانە بوو ئەگەر سیر بکەین لە دنیای سەرمایەداریە بە جۆرێ لە جۆرەکان زۆرترین تەرکیز لەسەر بۆ نمونە ئازادی کاری ڕۆژنامەوانیە لەسەر ئازادی سیاسیە لەم لاوە تاوان سەری پەتەکە بەدەستە خۆیەتی لەبەرەوەی ئەو خاوەن دەوڵەت و خاوەنەوەکانی بەرەمێنان و خاوەن با بڵێن ژێرخانی کۆمەلگایە ئەوەی ترکە دەبێتە سەرخان ئەو قسە لەسەر سەرخانی کۆمەلگا دەکات کە
لایەنە سیاسەکەیەتی بۆیس ئەم ئەو لاکەی تری پەتەکە لە دەستخۆیەتی و تا کوێی مەبەست بێ ئەتوانێت خەڵک بڕوە و بەشی زۆری ئەم وڵاتانەشی کە تەنیا بازدا ئازادی سیاسی ئەەکەن لە ڕاستیە کە ئەم ئازادێ دێتە سەر ئاستی ئەوەی کە ڕایگشتی دروست بێ کاریگەری لەسەر لادانی دەسەڵاتە بێ ئیتر ئێمە دەبینین ئەوەی پێی دەوترێ حاڵەی تەواری باری نائاسایی ڕدەگەندر شتێک نامێنێ بەناوی ئەو مافەنە تا ئەو مافەشتا و ئاستە بمارەساکرێ کە بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری لەسەر دەسەڵات نامێ ئەمە بۆ پاڵپشت و بۆ پاڵپشتی تێگەشتنەکەی جەنابەت من تەواو کۆکم پێشەوە قسە لەسەر ینی ورتر قسە لەسەر با بڵێن وەز ینی تێکەڵکێشکردنی مەلەفی تیلۆرکردنی شەهید سەردەش عوسمان بە واقعی کۆمەلگاکەی خۆمان بکەم بە جۆرێ لە جۆرەکان ئێمە لە ڕاستیە ئەم ساڵ لە کاتێککە یادی 12 ساڵی سەردەش عوسمانەکەینەوە یادی ڕۆژی جیهانی ڕۆژنامە نووسی ئەەکەینەوە و هەر ئێمە چەند ڕۆژێک پێش یادی جیهانی ڕۆژنامە نووسی ئێمە یادی یەکی ئارمان کردەوە و 3 ڕۆژ پێشێکی یار ئێمە ڕیادی ڕۆژی جیهانی قوربانیانی شوێنی کارمان کردەوە بەپێی ئەو داتایانەی کە لەبەردەستی ئێمە لە ڕاستی من دواتر باسیەکە ئێمە ڕوبەڕووی لە هەر یەک لەم یادانە ئەگەر تەماشای بکەم ئێمە ڕوبەڕووی با بڵێن داتای زۆر ترسناکە بینەوە ئەگەر ئێمە بمانەیە کۆمەلگای لەسەر بخوێنەوە ئەگەر تەنیا مەسلەی بۆ نمونە لە قوربانیانی شوێنی کارەوە تەماشا بکەین ڕۆژانە زیاتر لە 6,000 کرێکا لە سەرتاسەری جیهان بەهۆی خراپی هەڵومەرجی کارەوە نەبوونی مافەکان کە پەیوەندی بە مافە ئەوری و کۆمەڵاتیەکانەوەیە گیان لەدەسەدەن بەڵام ئەم نسبەیە بە هەمان شێوە تەقریری ئەمە ڕێکخراوی کاری جیهانی ڕاگەیاندەوە بە هەمان شێوە ئەو نسبەیە بۆ ئەوەی ڕێکخراوی ڕۆژنامە نووسانی بێسنوور ڕاگەیاندووە لە ماوەی 5 ساڵە یعنی ژمارەکە ناکاتە دەی ئەوەش لە ڕاستی داتایەکەم لەبەردەستا بوو بە دەقیقی نام نییە سەتادەی ئەوەش کە ڕۆژنامە نووسان گیانە لەدەستداوە ئەمە مەبەستم لە چییە ئێمە لە ڕاستی لە کاتێکە ئێمە ئەو یادە دەکەینەوە بێگومان مەلەفی تیرۆرکردنی سەردەش عوسمان پێش ئەوەی لەسەر ئازادی بیرۆڕابێ لەسەر ترسا لەسەر ئەو بیرۆڕایی کە دەیەوێ قسە لەسەر چەمچی ماف بکە چەمچی ماف بکەوە لەسەر باردۆخی کۆمەلگا بکات ئەم ساڵ ئەوەی من لە یادەکە بینم بشی فراوانتر ئەم یادە بڕێوەتوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان و ئێستا لە ڕاستی دوای 12 ساڵ لە کاتێکە تیرۆرکردنی جەستەیی فیزیکی زەردەشت بۆ ئەوە بوو کە بیری سیاسی و ئابووری زەردەشت بسڕێتەوە بەڵام ئێمە دەبینین لە ڕاستیە لە هەر کۆڵانێکە لە هەر سوچێکە ئەمڕۆ زەردەشتێک دروست بووە ئەمە لە ڕاستی پێمان دەڵێ ئەوەی زەردەشتی دروست کرد ئەوەی شەماڵ و هیوا و فلان و فیسار قسەی لەبارەوە ئەکەین لە ڕاستیە شتێک نییە کە با بڵێن پرۆسەیەکی ئیرادەگەری بێ من هەر بە بیرمناسەبە دوێنێ سەیری فیلمێکی دیکۆمنتاری با بڵێن کارل مارکسمە کرد کاتێ لە بەلجیکا دەژگیری دەکەن باز لەوە دەکەن کە بڕێک لە پارەی سرف کردووە بۆ حرەکاتی ئیجتیماعی و بە بیانی تیرۆر دایانەوێ هینی بکەین ئەویش لە وەڵامی پرسیارەکەەوە دەڵێ من فەیلسوفم من تیرۆریست نیم و دەڵێت تۆ لە پشت شۆڕش و لە پشت ناڕزایەتەکانی دەڵێ من لە پشت ناڕزایەتی و لە پشت شۆڕش هەبم و نەبم شۆڕش بۆ خۆی ڕوو ئەدا ناڕزایەتی بۆ خۆی هەبێ ئیشی ئێمە ئەوەیە کە چۆن ئێمە ئاراستەی بکەین چۆن ئێمە تیۆر بۆ لە چوارچێوێشیادا بینین ئەمە لە ڕاستیە بابەتێکە ڕێک ئێمە دەچینە سەر ئەو بابەتەوە ئێستا من پێم وایە دەسەڵاتیش بەگشتی هەموو دەسەڵاتەکان و ئێمە لە کاتێکە ئەمڕۆ یادی 12 ساڵی شەهید سەردەشتەکەینەوە من لە ڕاستیە کە باوکی سەردەشتمە بینی کە براکانیم ئەبینی کە دایکم ئەبینی بەهێزەوە وەستاون گۆچانەکەی مام عوسمان لە لای من لە ڕاستیە یعنی هێزێکی زۆر دەبەخشیە ئەم پیاوە بەو تەمەنەوە جارێکی تر هەر بە پاوە وەستا و ئەم خێزانە لە ڕاستی هەر بە پاوە وەستان و زۆر و من پەیامی خۆپشاندەرانی بادینانم بینی زیندانیانی بادینانم بینی پەیامی سەرکوتکەری و زیندانیەکانی هینم بینی ناوچەکانی تری سلێمانیم بینی لە کۆیە و شوێنەکانی تر لە پیرەمەگرون لە ڕاستیە تێ ئەگەی شەماڵەوە تێ ئەگەیشتی کە لە ڕاستیە ئێستا خەڵکێک ئەوەی پێدەوترێ ئەم زەختەی لەسەر خەڵک دروستەکرا کە
ترسێکی زۆر لەسەر خەڵک دروست بکرێ ئێستا خەڵک لەمە دەرچووە و هەموو خەڵکانی بەشی زۆری ئەمانە خەڵک قسەیان دەکە لە ڕاستی خەڵکێکی سربەخۆش بن و یعنی بکەمیان نەبێ لە دەرەوەی حاڵەتی خۆڕێخستنی سیاسی بن هەر ئیرادەی خۆیان پاڵپشتی خۆیان بوو ئەمە لە ڕاستی چی پێمان دەڵێ یعنی ئینسان کائینێکە سەروەتی دنیای بدرێ بەڵام ئازادی لێ سندێتەوە ناتوانێت لە ڕاستیە و تەجروبەی مێژووی هەموو کۆمەلگاکان و ئەگەر ئاخیر داتای ڕۆژنامەنووسانی بێسنوور ببینین تەعەن نەک بە خوێنەوەیکی میکانیکانە بیبینین بڵێن لە فلانە وڵات چۆنە و لەوانی تر چۆنە و دای بڕین لە مافەکانی تر تێگەی وڵات عێراق و تورکیا وڵاتانی جیهانی سێم لە ئاخیری با بڵێن لیستەکەن لە ڕووی پێشەرکاری ئازادی ڕۆژنامەنووسی فنلەندا و سوید و هەندێک لە وڵاتانی ئەوروپا لە با بڵێن لە سەری سەرەوەن تەنانەت ئەمریکا و هەندێک وڵاتانی تریش لە ڕاستی ئەم ساڵ دابەزیون و تورکیا زۆر دابەزیوە عێراق بە هەمان شێوە زۆر دابەزیوە عێراق و سووریا خراپترین شوێنن یعنی بۆ معلومات خراپترین شوێن ئێمە تۆ سیر بکە هەموو ئەو وڵاتانەی کە با بڵێن ڕوبەڕووی ئیشکالەتی گەورە لە بەڕێوەبردن لە بێمافی لە مافە ئابووری کۆمەڵایەتیەکان لەو بە کۆیلەکردنی لە شوێنی کارەوە ڕوبەڕووی ئینسانە بێتەوە ئێمە سیرەکەین داتای پێشەرکاریەکان لە بەرزبوونەوەیە بە هەمان شێوە لە چینیش ڕاستیە داتای پێشەرکاریمان بینی لە بەشی لە وڵاتانی تریش ئەمانە ناکرێ بەجێ لە جۆرەکان ئێمە ئەگە بەدیدێکی فراوانتر تەمەشا بکەین ئێمە قیاسی ئازادی ڕادەربڕین ناتوانین ئەگەر ئەو تەنیا لە ئاستا سیاسەکەی کورتی کاتەوە تۆ ئەگەر تۆزێ ڕای کێشی و کۆی تابلۆکە ببینی کۆی کۆمەلگاکەت و واقعی دابەشبوونی سینایەتی کۆمەلگاکەت ئەم کەمینە ئۆلیگاریشێت داراییە ئەبینی کە دەستی بەسەر هەموو شتێکا گرتووە و زۆرینە لە بێ مافی دەبینی تۆ سەیری شەماڵ ئێمە باز لە ئەگەر تەرکیز لەسەر من زۆر جاری عنی ئەم قسەیە دووباراکەمەوە ئەم ساڵ بەپێ و داتای ئێمە ڕامانگەیە تەنیا لە هەرێمی کوردستان لە ماوەی 4 مانگە لە هەرێمی کوردستان 12 کرێکار گیانی لەدەستداوە تەبعاً هەر لە مایە ئەم 4 مانگە 19 کرێکاری تر بەهۆی خراببوونی ژینگەی کارەوە تووشی زامدار بوونە با بڵێن سەدان کرێکاران و 1000 کرێکار لە شوێنی کارە دەرکراوە و جگە لە پێشێلکاری تر و ئەوی پەیوەندی بە بێحورمەتکردن و شکانی شکۆی ئینسانەوەیە بەشێشتر لە ڕاستی لە داتاکان ئەوەی پێمان دەڵێن یعنی ئەوەی جێگای داخە شەماڵ یعنی بەدیوێکە جێگای دڵخۆشیە کە کۆمەڵێک ڕێکخرا و NGO و هەندێک لەلایەن سیاسیەکان باز لە مافی سیاسیەکەن لا منەوە گرینگە لە ڕاستیە و حرمەتی ئەم تێکۆشانە شەگرن ئەگەر بیەوێ بە من بڵێ ئەگەر بیەوێ بە من بڵێ لێدانی شەیدکردنی یعنی ئێستا ئەم دۆخی کە کرێکارێک لە ماوەی 4 مانگە 12 کرێکار لە هەرێمی کوردستان لای من جۆرێکە لە تیرۆرکردن لە شوێنی کارە کاتی خاوەنەکار هۆیەکانی سەلامەتی بۆ دابین ناکە ڕۆژنامەنووسیش بۆ گیان لە دەستەدا هەر دەوڵەتە هۆیەکانی سەلامەتی دابین ناکە تیرۆرێک لە کەرتی تایبەت دەکرێت تیرۆرێک ینی دەتوانی ینی بەجێ لە جۆرەکانمان ڕاستی دابراونین لە یەک تەمان حەجمەکەی دەتوانی بڵێ جیاوازە تیرۆرێکە ئەم بە مەمەستی تۆقااندنی هەموو کۆمەلگا بەس ئێستا بەشی زۆری کە کرێکار قسەی لە سەرەکەیت کە ناوێ خۆپشاندان بکە ئەم ساڵ ئێمە کە لە ڕاپەڕین ئێمە گفتوگویەکمان سمپۆزیۆمەکانە سەوەزی کرێکاران کرد 2 ڕۆژ دوای ئێمە 1000 کرێکار لە ڕاپەڕین کە تەنیا موچەکەی 280,000 دینار بوو گرێبەستی بەو ینی دوومانجیژ نیان دراوێ 250,000 دینار لە کاتێکە ئەوە لە خوارست ئەو ستانداردەوەیە کە حکوومەت یاریەم دیاری کردووە کە دەڵێ نابێ کەس لە لایانی کەمی کرێەوەی پێدەوترێ لە 350,000 دینار کار بکە ئەو بە 280,000 دینار کاریە کرد دواتر گرێبەستی هەموو شیان وەشایەوە ئەم لەشکرە بەرەو چی ئەڕوام لەشکری بێکاریە ئەم نادادیە ئەم بێمافی تەمان کاتێ ئەمە یەکێ لە وەسیلەکانی خۆڕێخستنی خۆ تەنزیمکردنی داکۆچی لە خۆکردنی ئازادی ڕادەربڕینە ئازادی کاری سندیکایی ئازادی خۆپشاندان ئازادی ناڕزاتی دەربڕین یاسا شەماڵ بە پێی یاسا یەک سندیکای کرێکاران لە کوردستانە بەسەر هەموو کرێکار فڕست کراوە لەلایەن ئیتلافی حکومڕان و هەندێک حزبەکانی تریش خۆڕخ کراوە هیچ کرێکارێک بۆی نیە سندیکا دروست بکە باشە بێنە بەرچاوی خۆت ئەگەر هیچ کەسێک بۆی نەبێ ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی دروست بکە ئەگەر هیچ کەسێک بۆی نەوێ لە کەناڵێکی ڕاگەاندن قسە بکە ئەمە وەکوەوە هیچ فەرقی نییە بەڵام کۆمەلگا قسە لەسەر نابکە دەسەڵات و هەموو ئەو سیستەمەیە سوود لەم پارچە وەرگرتن نەکەنی هەڵبەتە ئاراستەی قسەی من و تۆ ئەوە نییە کە ئێمە
دیفاع لە ئازادی ڕادەربڕین نەکەین ئازادی ڕادەربڕین گرنگ نییە کەیسی سەردەشت گرنگ نییە کەیسی ویداد گرنگ نییە کەیسی ژیراوانی بادینان گرنگ نییە نابە پێچوانەوە ئێمە دڵین لە ڕاستیە کاتێ ئێمە بە عقلەتێکی کراوە بە وشیاریەکی فکری هەموو ئەوانە گرێ دەدەین بەیەکەوە ئێمە لە ڕاستی دەتوانین کاریگەری زیاتر بنوێن دەکەن باسەکە هەر ئەوەیە ئەزین چۆنە ینی تۆ بۆدی کۆمەڵایەتی و بۆدی ژیانی ئازادی سیاسی بووینانی ئازادی سیاسی ئەوە من ئازادم بڵێن نووسین بنووسم من ئازادم زۆر جار مەسەلەن تۆ لەسەر جادە خەڵکی ئاسایی بە شەقە درێ بەڵام مەڵێ ڕۆژنامەنووس دەبێ ئازاد بێ هەواڵەکەی دوازێتەوە ینی بن بەڕاستی هوەرێکی زۆر گەورە لەوەیان نبینم کە تۆ ئەم شتیان ئەم ئازادی ڕۆژنامەوانێ لە تەواوی ئازادیەکانی تردا ببڕی و پێ دوابێ مەسەلەن ئەگەر هاتوو لە یادی بۆ نمونە کاوە گەرمیانی ویداد و بڵێن سۆرانی مامە هەموو سەردەش عوسمان ئەگەر باس لە ئازادی ڕۆژنامەنووسی کردووانی تر حەقی ئەوانت ئەدا کردو من وای نبینم حەقی ئەوان بەوە ئەدا ناکرێت حەقی سەردەش بەوە ئەداکرێت باسی قسەکانی بکەین حەقی سەردەش بەوە ئەدا ناکرێت بڕۆینە ئەو نقطەیە کە ئەوی تیرۆر کرا و هەر ئەوە باسکەینەوە ئەو بڵینەوە حەقی سەردەش بەوە ئەدا ئەکرێت کە قسەکانی ئەو بڵینەوە کە ئەو شتانە ئەو ناڕزانی ئەو دەریڕی بەرامبەرم کۆمەلگای بیدینەوە بەڕووی کۆمەلگایە ئەو شتانی ئەوی لەسەر تیرۆرکرا ئێمە دووبارە گڵێنەوە ئەوترێتەوە بەڕاستی ئەوترێتەوە گەنجان و لاوانی کوردستان ئەوتوێنێتەوە لە دوای سەردەشەوە ئێمە زووتری ژوتمان وتمان هەموو کۆنج و کەلەبەریشیان کۆمەلگایە بگەڕی سەردەشتێکی درنووسوە سەردەشتێک ئێوە سەردەشت تیرۆرکردنی سەردەشت خەبەریان نکاتەوە یان هێنێتە مەیدان و ئەمە حەقیقەتەکەی بوو مواقعەتەکەی بوو و کۆمەلگای کوردستانی هەژان بەڕاستی پێش ئەوەی باسی حەڤەی شوبات بێتە پێشەوەی ماسی مەسائلی ناڕزای حەڤەی شوبات لەگەڵ ئەو ڕووداوانەی کە لە دنیای عەرەب و لەو گۆڕانکاریانەی کە ڕوویانداوانە پێشەوەی ئەو بێتە پێشەوە تیرۆرکردنی سەردەشت هێزێکی جەماوەری فراوانی هێنایە سەر شەقام و سەرجادەوە ڕاستی ئەم دەسەڵاتی بردە ژێر پرسیار و ئەم دەسەڵاتی کرد و ئەمڕۆ لە دوای 12 ساڵ ئەم پرسیارە هەتا هاتووە گەورەترە بێ هەتا هاتووە گەورەتر بۆ تۆ ئەمڕۆ بینینەوەی کە تۆ باسێکەی ئەو ترسشکانە ئەوەی کە ئاوا خەڵک بە بێترس لە بادینانەوە دێ لە یادی سەردەشت عوسمانە بەشداریە کات و ئەڵێ من لە دژی ئەم دەسەڵاتە وەستاومەتەوە ئەوەی کە لاوان نەخت جاران ئەمانە هاتنە ئەوروپا بە ئارزوی خۆیان جرت و فرتیان بوو کەسێک پێی ناوتن لە شوێنەوەوانە ئەمڕۆ نارن لە شقامەکانی لەندەنا دەرکەون یعنی یەک تەحەداکرێن کە بڕۆن مەسەلەن لە جێگایەکی وەکو ستۆکۆڵما بێنە سەرجادا بێن بە سەرجادە بتوانن پیاسەیەکی ئاسایی بکەن یاخود لە نەمسایە لە ئەڵمانیا ئەوانە تەحەدا ئەکرێەوە ناوێنەوە کارە بکەن وە بە تەبەقە هێلکە چاوەڕێیانەکە بە کارتون هێلکە چاوەڕێیانەکە لە وڵاتانە یعنی ئەمەیە ئەو ڕاستی کە سەردەشت دروستی کرد و سەردەشتەکان دروستیان کرد بەڕاستی ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەمە ئاماژەت بە خۆڕاگری خێزانی سەردەشتکردن لێرەوە دیارە پەیامی ناتوان بڵێم سەرخۆشی پەیامی هاوپشتیان لەگەڵا ڕائگەێنم پەیامی قەدردانیان لەگەڵا ڕائگەێنم بەڕاستی ئەوان بوونە هۆکاری ئەوەی کە تیرۆرکردنی سەردەشتەکان بەردەوام نەبێت یعنی ئێمە لە دوای سەردەشتەوە ئەگەر خێزانی سەردەشت عوسمان تەسلیم بە دەسەڵاتە بوونایە دەست ئاوەڵایی ئەدا بە دەسەڵات بۆ تیرۆرکردنی ئەوانە کەسی محکەمە ناکرد ئێستا هیوا دانیشتین باسەکەینەوەوانە زیندانیانی بادینان بەبێ محکەمە لە زیندانە بۆ جانە کەسە چوە زیندانەوە بۆ ئەمانە زیندانیان بەکاریان کرد لەسەر جادە خەڵکیان تیرۆرکرد خەڵکیان نەکوشت کەسێک دەمی کردایەتەوە بەرامبەر فیشەکیشیان نابەدەمەوە ئەوە ڕاوەستاوی خێزانی سەردەشت عوسمان بوو ڕاوەستاوی دایک و باوکی سەردەشت عوسمان بوو ڕاوەستاوی براکانی سەردەشت عوسمان بوو کەوای کرد ئەم دەسەڵاتە چیتر لەم تاوانکاریە بەردەوام نەبێ و ڕابوەستێت و پرسیار کە بڵێ من بۆ لەو کوێچم و چۆن ئەتوانم ئەمە درێژە پێ بدەم و ئایا ئەتوانم درێژەی پێ بدەم و معلوم بۆ کە ناتوانێت درێژەی پێ بدەم و نەک هەر ناتوانێت درێژەی پێ بدەم ئەم یادا و جانی سەردەشت عوسمان بۆتە مۆتەکەی ژیانیان هەموو ساڵێک گێتەوە بەردەمیان هەموو ساڵێک ڕاستە بێتەوە لە بەرامبەریانە و دیارە پێویستەکە هەموو ساڵێکیش بە هەموو خواست و ئاواتەکانی سەردەشت عوسمانەوە بینە بەرامبەریان بە هەموو پەیامەکانی سەردەشت عوسمانەوە بینە بەرامبەریان بە هەموو ئەو ناڕزایی کە لە دژی ئەم سەرۆبنیی کۆمەلگا نیشانیدا بێنەوە بەرامبەریان و ئەمە قەدردانی و ڕێزگرتنە لە یادی سەردەشت عوسمان هاوڕیانێکی زۆر لەگەڵمانان لەسەر بەرنامەکە دیارە ئەتوانن بەشدار بن ئەگەر بیانەوێ لەم بەرنمەیە و ئەتوانن پەیامی خۆیان لێرەوە بگێنن ئەگەر مەبەستیان بێت چ بە تێکس بێ یاخود بە بڵین بەشداری ڕاستەوخۆ بنەتوانین لینکی بەرنمەکان دابنێم لێرە لە چاتەکەیە
و هاوڕیانێک کە بیان پەیامیشان هەبێت توانن لە ڕێگەی ئەم لینکەوە کە داێنێم بێنە ناو بەرنامەکانمان بێنە ناو ستودیۆ و لەگەڵمان بەردار بن. شەماڵ دەستان خۆش ئەگەر ئەکرێت لە لای خۆتانەوە لینکی یوتیوبی بەرنامەکان لە لای خۆتانەوە شێر بکەن بۆی بینەرانیشی زۆرتر ئامادە بن لەگەڵمان. بڵێ ریوا یعنی تۆ بێنەوە چاوی خۆ ئێمە لە ڕاستیە کاتێ ینی ئەم پرسانە ینی پرسی تیرۆرکردنی تاوان لە دوای تیرۆرکردنی ینی ئێمە هەمومان دەزانین سەردەش عوسمان نایەکەمین کەسەوە نەدوا کەسی شەبێ و دوا کەسیش نەبوو لە ڕاستیە بە دوای خۆیەویداد و چەندین کەسی تر لە خۆپشاندانەکان و ئێستا تا دۆخەکە گەیشتەوە لە ڕێگای یاساشەوە ینی بەکارێنانی دادگا بۆ سەرکوتکردن بەکاربێنرێتن هەموو ئەوە ینی سەرڕای ئەوەی با بڵێن دەسەڵات ئەم هەموو علامە گەورەی بە بەدەستەوێت جاتەوان ئەمڕۆ بینیم بە تایبەتی ئەو ڕاگەاندنە نەوتیانەی کە بۆنی نەوت کۆمەلگای خنکاندووە و ڕاگەاندنەکانی تریش لە ڕاستیەوەی هەردوو لە هیچی لەوێ با بڵێن بەشدار نەبوویان ئەگە بەشدار بێ بۆ نمونە ئێمە دەبێ خاڵێکی جیای بکەینەوە هەندێک لە هێزە سیاسیەکان لە ڕاستیەکە لەم یادەش ئەمڕۆ باسکرا سەرەتا بە جۆرت لە جۆرەکان قسە لەسەر کەیسی ئازادیەکان مافەکان ئەمە لە ڕاستی نەک وەکو بیر و باوەڕ نەک وەکو قەنەعاتێک نەک وەکو فەلسەفە و بنەمایەک بۆ بیرکردنەوە کە باز لەسەر بۆ نمونە یادی سەردەشت و یان یادی وداد و یادی کاوە و فلان و فیسار بکەنەوە لە ڕاستیە بە پێچەوانەوە ئێمە ئەگەر تەنیا دە 15 ساڵی تر 10 ساڵی تر بچنەوە دواوە ئەم حرەکە سیاسیانە ئەبینین کە ڕۆژانە چۆن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ئەم کەیسانەیان لە موقعی ئۆپۆزیسیۆن بنێ ساڵە دەسەڵاتە ئەم کەیسانەیان بەکاردێنە ئێستاش هەندێک لانی ئۆپۆزیسیۆن بە جۆرێ لە جۆرەکان تەمان لە ئۆپۆزیسیۆنەکەم لە ڕاستیمە بەسم کە ئۆپۆزیسیۆنە فکی لە پشتان نەبێ ڕوویای لە پشتان نەبێ ئۆپۆزیسیۆنێکی پۆپۆلیس بێت تەنیا لەسەر یعنی بەناشرینکردنی دەسەڵات پێوە خۆی جوان بکە بەم ئاراستەیە یعنی ئیش بکاتن هەموو ئەوانەمان بینی کە چۆن مامەڵیان لەگەڵ ئەم کەیسانە کرد و کاتێک کە گەیشتە دەسەڵات چۆن لە ڕاستی ئەم مەسەلانەیان لە بیر چوو و هەر زوو لە ڕاستیە جەماوەر عقوبەی ئەم هێزە سیاسیانەی دا و نەتیجەی دەنگدانەکانیمان بینی تەمان ئەم یاریکردن لە ڕاستیە تەواو نەبووە و ئەمە خاڵێکە لە ڕاستی دەبی بوترێ هەموو ئەوانەی کە ئێمە قسە لەسەر مەسەلەی مافەکەین لەسەر ئازادی ئەەکەین شتێکە پارچە پارچە ناکرێت دوو شتێکە وەکو مەبادە دەبی وەربگرین من چۆن باوەڕم بە ئازادی ڕادربڕینەیە دەبێ ئاوا باوەڕم بە ئازادی بە دابینکردنی ژانێکی کەرامەت و ئازادانەی کرێکاران و زۆرینەی پراوێزخران نەبێ و دەبێت لە پاڵەوە لە ڕاستی باوەڕم بە ئازادی ژنی شەبێ و باوەڕم بە ئازادی بیرروڕا هەبێ لە ڕاستیە ئێستا خەڵک جوعەت ناکە شەما لە ڕاستی بیرمان نەچێ ئەگەر لەسەر ئەگەرنا لەسەر بیرروڕای ئازاد ئەگەر تۆ بتەوێت توێژنەوەیەک لەسەر مەسلەی ئاین بکەیت و لەسەر مەزاهبەکان بکەیت لە کوردستانە ئەسڵەن ئێستا هێشتا کۆمەلگای ئێمە جوعەت ناکە لەسەرم بابەتانە قسە مەبەستم لە چییە ئێمە بۆی بوتریانی ڕوئیای ئێمە وەکو با بڵێن ستافی کەناڵی هیوا یان ئەو ڕوئایی کە ئێمەە ئەمان ڕاستی ئەم ڕوئیا فراوانە گەردونیە هیومانەیە بۆ مەسلەی ماف و ئازادیەکان بەبێ پارچە پارچەکردن بەبێ شەرمکردن و هەروەها بەبێ مەبەستی سیاسی بەکارهێنانی سیاسی ئێمە بمانەوێ ڕۆژێکەی حەزمان کرد بەکارتی بێنین کەی ڕۆژێ لە بەژۆندیمان نەبوو بەکاری بێنین ئەم گوتارە بیرمان نەچێ بوو بە گوتارێک دەسەڵاتیش بەکارهێنا بۆ ناومێتکردنی ئێستا تو سیر بکە کەیسێک لە سلێمانی ڕوو ئەدا ئیعلامەکانی ئێرە با بڵێن ڕاگەاندنەکانی سنووری دەسەڵاتی زۆنی هەولێر و دهۆک زۆر بە ئاسانی دغدغەی دەدەن و بەکاری دێنن لەولاش بە هەمان شێوە یعنی خەڵک بەڕوونی ئەو دیماگۆجیە ئەم دووڕوویە ئەم درۆزنیە لەم هێزە سیاسیانە ببینن لە مامەڵەکردن لەگەڵ ئەم کەیسانە لە ڕاستیە و سەبر خەڵکیش لە ڕاستیە بۆ ڕوونبەوە و ئێستا بۆیە کاتێکە لەم هێزە سیاسیانەی کە باسی ئەم بابەتانەکەن خەڵک لە ڕاستیە زۆر بە ئاگاییەوە تێگەیشتووە کە لە چ مونتەلەقێکەوە
بەکاری مامەڵی لەگەڵەکە هەروەکو ئەو کەیسانەیە یعنی بۆ دەسەڵات کاتی خەڵک تاوانێکەکە لێ بێدەنگە بێ یان کەیسی بۆ دروستەکە کەی مەبەستی بوو دەڵێت تۆ بەپی یاسای ئەوەندە بڕگەی ئەوەندە پێشێرت کردیەوە پێویستە لێپرسینەوە کەی مەبەستیە بوو یاسا کەی مەبەستیە بوو بەکاری بێنی بۆ تێکشکاندن کەیە بوو بە دۆریشتر بۆیە ئێمە کاتێ لە قسە لەسەر عمقێکی فراوانتر یعنی ئێمە دژاتی ئێمە لە ڕاستیە دژایەتێکی دیاریکراو نییە تەنیا بەرامبەر جەلات دژایەتێکە پێش ئەوە داکۆچیکردنە لە ماف ئەم مافە هەر هێزێکی سیاسی بەکاری بێنی ئەگەر دوێنێ لە بادینان خەڵک با بڵێن ڕوبەر زیندانی کردن بۆەوە و ئێستا بەشێکیان لە زیندانەکانن ئەگەر پێرێ سەردەست عوسمان بوو بەڵام 2 ڕۆژ پێشەوە لە بادینان کاوە گەریمانی بوو و 4 ڕۆژ دوای ئەوە لە پیرە مەگرون وێنەی گەنجەکانمان بینی بیرمان نەچێت چۆن هینی داعشین بوو بۆ ترساندن و توێنێ پێرە ئێمە لە هەولێر ئەو هێزە سیاسیانەمان بینی چۆن ڕوبەروی خەڵک بوونەوە و بە هەمان شێوە لە 2 ڕۆژ پێشێکی ئارەوە بە هەمان شێوە یەکی ئاری سلێمانیشمان بینی ئەم ساڵ کە تەنیا چەند شوێنێکیان بۆ دیاریکردن هێزە ئەمنیەکان لە سلێمانی وتیان بۆتان نییە بچنە ئەم شوێنانە تەنیا لەم شوێنانە بۆتانەیە بابنە خۆپشاندان بکەنەوە فەرزیشیان کرد بەسەر کۆمیتەیەکی ئار کە دەبی بە مشکلە بێ و هەمان جۆر بکردەگریان لە ئێمە کرد لە هەولێر قوبڵیان نەکرد ئێمە بچینە بەردەم یەکی ئار هەرچەنە ئێمە لە ڕاستیە نەتیجەی بەردەوام بن توانیمانەوە بکەین مەبەست لێرە چییە دەبێ هەمومان لە ڕاستیە بەرمەبنای ئەم تێگەیشتنە فراوانە لە خێزانەوە بگرە لە قوتابخانەوە بگرە لە کۆڵانەکانمانەوە بگرە ئێمە پڕ بەمانە بەقوڵی ئێمە باوەڕمان بە ماف و ئازادیە هومانیەکانی ئینسانە بێ و ئامادەی مساوامەکردنی نەبین و هەر کاتێک لە ڕاستی ئێمە لە جوزئێکی دەستبەردار بووین بێدەنگ بووین دڵنیابە لەوەی کە بە نەتیجە ڕوبەڕووی خۆشمان دەبێتەوە ئێستا زۆرینەی خەڵک بۆ قسەکە چکە لە ڕاستیە زۆرینەی خەڵک بۆ قسەکە تێگەویش بێدەنگ بوون لەوەی کە ڕۆژێک جیرانەکەم ئەبەن ڕۆژێک هاوڕێکەم شەید دەکەن ڕۆژێک شەق لەوەدەن دانیشتنی من سوودی نییە ئەگەر شەقیان لەویش نەدا شەقێکی ڕاستە و خۆی جەستەیی بەڵام موچەیان بڕی بەڵام بێکاریان کرد بەڵام حرمەتیان تێکشکان کۆمەلگا دەبی تێبگە لە دۆخی بەردەوامی تێکۆشانە و قسەکردنی بەردەوامیە تەمەتۆکردن بە ئازادیەکانیەوە لە ڕاستیە تێئەگا شکۆی ئینسانی بوونی هەیە شکۆی ئینسانی بوویە من لە ساتی ئەو خۆپشاندانانە کاتێک هێزە ئەمنیەکان هێرشەکەن و با بڵێن خۆپشاندەران یان خەڵک پڕ بە گەریان هاوارەکەن ئازادی لەوێوە من شکۆی ئینسانە بینم و دوورەیی ئینسان لە بینم کاتێک گۆچانەکەی مام عوسمان و تەزبیحەکەی دایکی دادە سێوە دایکی سەردەشت ئەبینم یعنی لەوێوە لە ڕاستیە ئیرادەیەکی بەهێزە بینم هەر ئەمان کوڕ و دایک و باوکە ملیەکەی ئێمە بوون بەڵام ئەمان لە ڕاستیە دا نەچەمانەوە وەردەوامی بوون و باڵای ئەوان لەبینی چەند بەرزە لە ڕاستیە چەند بە قامەتەوە وەستاون چەند بە ئومێدەوە وەستاون یعنی هێزێکی زۆر گەورە هەم بە ئینسانە بەخشێ هەم بە کۆمەڵگەکەی ئەم ڕاستە زەردەشتی یعنی زەردەشت لە ڕاستیە پێش ئەوەی یعنی ئەگەر بە ئومێدی ئەوە بێ ترس لە کۆمەلگا بچێنن لەم خێزانە بچێنن لە شاری هەولێر بچێنن کاوە گەرمیانی شەید بکەن بۆ ئەوەی خێزانەکەی و دەوروبەرەکەی ناومێت بکەن من ئەمڕۆ بۆ نمونە شایانم بینی دکتۆرە شانی چێک بلەوانەی کە ڕەخمی جیاوازی بیر و ڕای سیاسیمان لەگەڵ ئێمە لە خۆپشاندانەکانی ئەوە لێ درا و هیم بکرا بەڵام شایان ئەمڕۆ لە پەرلەمانە یعنی هەر قسە دەکا و بێدەنگ لە ناو دوو کەوانە ڕەخمی ئەو تێگەیشتانەی ئێمە هەر بەردەوامە لای من گرینگە هەر بەردەوامە چۆتە پەرلەمانیش هەر بەردەوامە لە ڕاستیە تەنازولی نەکردووە لە هێزێکی سیاسی جیاوازتریشە ئەمە دەبێ باس بکرێت زۆرانی خەڵکی لە شەقام بوون چوونە پەرلەمان و بێدەنگ بوون و ئێستا کەس باسییان نییە یعنی هەموو ئەو موقعانە لە تێکۆشان و دەست بەگرتنی زۆر خەڵکیشمان بینی لە پاڵ ئەوەیە چالاکوانی سیاسی و ڕۆژنامە نووس بوون فرۆشتی بە ئێستا ئەبینین لە چ دۆخێکایە ئێستا ئەبینی خۆی بە زەلیلی ئەبینی لە چ دۆخێکایە بەهەر سەبەبێک بێ ناتوانێت قسە بکە کە لە چ بار و دۆخێکایە
هەموو ئەوانە گوتارێکە لای من یعنی گوتارێکە قوڵە و گوتاری دروستکردنی هەماهەنگیە خۆڕێخستنی کۆمەلگایە کاری بەیەکەوەیە بە شێوەیەکی گشتی من پێم وایە دەمانگەێنێتە مەنزڵگا و خاڵێکی زۆر زۆر گرنگ و خاڵیشتر ئاخر شت باسی بکەم من لەم ڕۆژانەیە شەماڵ بەبێ یعنی لە دەرەوەی حاڵەتی حەماسی لە دەرەوەی من ڕەچەتەیەکم هەبێ یان لە دەرەوەی من حەز بکەم باسی بکەم من هەژمونی خەڵکە بینم هەژمونێکی بەمانە گرامشیەکەی لە ڕاستیە هەژمونێکی گەورەی خەڵکە بینم ڕەغمی ئەوەی کە دەسەڵات هێزی عسکەری بەدەستەوەیە جام دەسەڵات هەر دەسەڵاتێک بێ هەر دەسەڵاتێک بێ لای ڕاستێ گرنگ نییە هەر دەسەڵاتێک بێ عسکەری بەدەستەوەیە هەموو دام و دەستگای دەوڵەتی بەدەستەوەیە ئەو هەموو علامەی بەدەستەوەیە ئەو هەموو علااقاتی بەدەستەوەیە بەڵام سیرەکەیت ئەوەی لە کوچە و کۆڵانەکان لە دانیشتەکان لە ماڵەکان لە شوێنە گشتیەکان ئامادەیە هەژمونی دەسەڵات نییە هەژمونی خەڵکە ئەمە بابەتێکە من پێم وایە دەپەڕێتەوە بۆ دۆخی تر ئەمە ژمونە هەر لێرە ناوەستێ ئێمە ئەمڕۆ یادی زەردەش دەکەینەوە بە ئامادەبوونی بۆرم لە 200 کەس لەسەر گۆڕەکەی چەندین کەناڵی ڕاگەیاندن ئەمەی دەگواستەوە بەس من تێگەم لە ڕاستیە ئەمە پەیامی هەزاران خەڵکە ملیێنان خەڵکە بۆ ئازادی ئەمە ئازادیە شەماڵ نەتەنیا لە کوردستان لە باکووری کوردستان لە شنگال ئەو ژنەی کە ئێمە دەمبینی بەرامبەر دەبابەیەک وەستاوە بە قامەتێکی بەرزەوە ئەمە هێزی بەرەنگاریە ئێستا شەماڵ لە ئاستی دنیاە دەموچاوی حکوومەتەکان بەگشتی دەموچاوی حکوومەتی بێزراون پەرلەمان و حکوومەتەکان بەگشتی ڕوبەڕووی ناڕزایەتیی گەورەی خەڵکە بنەوە لە ئاستی دنیاە ئەمە دەمانباتەوە سەرچی لە کاتێکە ئەمڕۆ ئێمە یادی 204 ساڵەی مارکسەکەینەوە یادی لەدایک بوونی دەمانگەڕێتەوە بۆ ئەو تێگەیشتنانەی ئەم بیرمەندا کە باز لە سیستەمێکی سیاسی ئابووری دیاریکراوەکە دەڵێ ئەم سیستەمە کاڵایەکە پڕ بە باڵای کەمینەیەک و بۆ کەمینەیەەکە ئێستا دوای 200 ساڵ زیاتر هەنگاو بە هەنگاو هەمومان تێگەین هەژارێک و نەتارێکیش تێگا ئەم دەسەڵاتی کەمینەیەکی خاوەنهۆیەکانی بەرەمهێنانە ئەو ئێستا لەگەڵ تەتەوڕی بەرەمهێنان کە ئەوی مارکز ئەگە لە بەرجی سەرمایە باز لە شمەک و بەرەمێنان و شێوازی سەتایی بەرەمهێنان بکاتن ئێستا باز لە سەردەمانێکە باز لە ساڵی 1970 و بەدواوە بکاتن باز لەوە بکە کە کرێکار سەردەمانێک توێژینەوەکانی لەسەر 16 سعات کارکردن و 18 سعات کارکردن کردبێ کەچی لە کۆمەلگا کردووە ئێستا ڕاستە زیاتر لە 8 سعات و ڕەنگە 10 سعات کارکردن دەکاتن بەڵام لە پاڵەوە ئەگەر هەندێک یاسادان دانرابێ بەڵام لە پاڵ ئەوەیە کرێی کارەکەی تا ئاستێکی دیاریکرا و دابەزیوە کە ئەو هەژارتر و ئەو کەمینەکە دەوڵەمەندترەکە ئەگەر ئەو گروپی ئەی و بیوسی دادەنا کە باسی لە کەڵەکەبوونی سەرمایە دەکرد کە چۆن کەڵەکەکردنی سەرمایە لەم خاڵەیە دەست پێەکە ئەوەی پەیوەندی بە هێزی کارەوەیە کە دەیکا بە کاڵە کە دەبێ بە کاڵە و دێ فائیسقیمەکە لە نەتیجەی داگرتنی بڕی بەرزکردنەوەی سعاتی کارکردن کەمکردنەوەی موچەکەی دەست پێەکاتن ئێستا لەگەڵ تەکنۆلۆژیای تازە کە ئەم کاڵایە دەچێتە دۆخی ئاڵۆگۆڕکردنە بەجارێکی تریشە لە ڕاستی تووشی گەشەکردن دێ ئەمە من پێم وایە پێمان دەوترێت ینی چی پز ڕاست دەکاتەوە لە دەرەوەی یعنی لە دەرەوەی تەقدیسکردن تەبعاان لە دەرەوەی کە من باوەڕم وابێ وەکو جوابی هەموو سوالێکە من سەیری ئەم با بڵێن ئەم میتۆدە ئەم پرسە بکەم وەکو میتۆدێکگە تەمەشای بکەیت کۆمەلگای مرۆڤایەتی ئێستا تێئەگا کە ئەمە سیستەمە لە چ دۆخێکایە و ئێستا قسە ئێمە لەسەر بۆ نمونە لەسەرەوەی چۆن حرەکەیەکی جیهانی دش بە شەڕ لە ئۆکرانیا دش بە شەڕ لە باکووری کوردستان لە تووسری شنگال بکە کەیسی شنگال تیرۆری شنگالیەکان شەماڵ کە هەندێک جار بەهۆی حاڵەتی زالبوونی دینی ڕەنگە لەم کۆمەلگای ئێمە زۆر ئین نەکا ئەمە لە ڕاستی بابەتێکی کەم نییە ئەم کۆمەلگایە دوای هەفتا و چەندین فەرمان ڕوبەڕووی چەسانەوە قڕکردن دەبێتەوە جاریشتر حکوومەتی عێراقی لە ڕێگای ڕێککەوتن لەگەڵ تورکیا و هێز و لایانی سیاسیتر دێ هێز دەباتە سەر ئەم کۆمەلگایە
قەزیەکەس چییە؟ ئەم دەڵێ پەکەکەیە بەس پەکەکە لە 2004ەوە لە شنگال نەماوە تەنیا خەڵکێکەیە خەڵکێکەیە خۆی تەنزیم کردووە خۆی تەنزیم کردو جارێکی تر باوەڕ بە هیچ تۆچیتە سەر خەڵکی زۆر گرنگ کە من پێم باشە ینی لەم یادی سەردەشتا ئاماژەی پێ بکەین ئەو ناڕەوایی و نەعەدالەتی کە تۆ باسی جەوهرەکەی کرد لە ئاسی دنیاە کە جەوهری سیستەمی سەرمایه‌داریە باسەکە لەسەرەوە نییە ئێمە لەوەی خلاصێکردنەوە کە کۆمەڵێک دز و جەردە و تاڵانکار هاتون دەسەڵاتیان بەدەستەوە گرتۆ لە کوردستان ئەوانە دەسەڵاتیان گرتۆ بەدەستەوە لە کوردستان لە بەروی دنیاکە دنیای تاڵانکار و دز و جەردەیە دنیاکە دنیای دەسەڵاتی ئەوانە هەر ئەوان نین بەتەنها لە دنیاەکە تاوانکارن هەموو هاوکارەکانیان و هاوتاکانیان لە وڵاتەکانی دەوروبەرە لە تورکیا لە عێراق لە ئێرانە لە سووریا لە ئەمریکا لە ئەوروپا لە هەموو جێگاکان تاڵانکارەکانن حکومەکان بەڵام لە هەر جێگایە بە شێوازێکی دیاریکراو جام تاڵانکاری حکومکردنە گەڕێتەوە جەوەرەکەی گەڕێتەوە بۆ سیستەمە نایەکسان و نابەرابەرە و ئەو ناڕەزایی کە لە بەرامبەر ئەم سیستەمەیە هەیە و ئەم ناڕەزایە کە زۆر جار هەر تەنها خۆشی لە ڕووی سیاسیەوە نیشانەدا ئەوانە و مەسەلەن قارەمانی وەکو سەردەشتی تیا دروستە بێتەوە ئەوانەوە لێرەیە دەرەکەوێتەوە بە سیمبولی ئەم ناڕەزایەتی خۆی بەشێکە لەو ناڕەزاییە گەورەیە لە بەرامبەر هەموو ئەم سیستەمە هەر بۆیە ئێمە بە پێویستمان بەوەیە کە من مەسەلەن ساڵانی پاریش هەموو ساڵێک هەر لە سەرەتای تیرۆرکردنی سەردەشت من خاوەنی ئەو نەبووم ئەو تێڕوانی نەبووم کە سەردەشی ئایندەی ئێمە سەردەشی ڕابردووی ئێمە نییە یعنی سەردەشت سەرەتای مێژوویەکی نوێیە و هەتا دێت ساڵ بە ساڵ تەمەنی سەردەش وەکو خۆیەتی هەر گەنجەکەی جارانە سەردەش قەت گەورە نابێت تازە هەر ئەو لاوەیە کە 12 ساڵ لەمەوە بەرگین وەدەستا بەڵام بە قەزیەکەی و بە پەیامەکەی ئەوانە ساڵ بە ساڵ گەورەتر دەبێت و ساڵ بە ساڵ کاملتر ئەبێ و ساڵ بە ساڵ خەڵکیشی زۆرتر لە دەوری کۆ بێتەوە و ساڵ بە ساڵ جورئەتی زیاترەدا بەوانی کە وەکو سەردەشوار کە بێنە مەیدانی خەبات و تێکۆکانەوە ئەمڕۆی کە تۆ باسێکی لەسەر گۆڕی سەردەژووریاوە ئەوەی کە تۆ باسێکی لەسەر تاسەری کوردستانە ئێمە ئەیبینوە نیشانەکانی تەنانەت لە دەرەوەی کوردستانی شایبینی پێمان ئەڵێ کە سەردەست گەورەتر و گەورەتر بووە و ئەوەی کە پێویستەکە ئەمڕۆی بەچینە سەری و ئەوەی کە پێویستەکە ئێمە لە یادی سەردەشتا بیکەین و هەنگاوێکی تریژ بەبەرەوە پێشەوە ئەوەیە کە ئەم لەم فەزا ناڕەزاییە لەم فەزا نەیاربوونە بە کۆمەلگا و بەدەسەڵاتێکە حاکمە تودی ئەوە وەربگیرێت کە کۆمەلگا خۆی ڕێکخا زین چۆنە کۆمەلگا هەر تەنها ئەم دەسەڵاتدارانە نیەکاوە تاوانکاریەکە نەمانە ئەڕۆن بەیانی بانکەکانی ئەوروپا و سویسرا و ئەمریکایان هەموو پڕ کردووە ئەملاچیان کڕیوە لە هەموو شارەکانی ئەمریکا تقریبا لە هەموو سەرئاوەکانی ئەمریکا ئەملاچیان هەیە بەیانم کوردستانە بڵێن لایەکی بەلایەکە پێشتێکی لێبێت شتێکی تر تازە دروستوانە بەجێ ڕۆ بڵای سەروەتەکانی خۆیان بەڵام خەڵک ناتوانێت هیچ خەڵک ناتوانێت وڵات بەجێبێڵ خەڵک ناتوانێت هەمووی ئاوارە بێ خەڵک ناتوانێت هەمووی ئەم کۆمەلگایە چۆتاوانە ئێمە هەر لێرە ئەژینەوە خەڵکە هەر لەوێ ئەژین لەبەرەوە کۆمەلگای ئەو خەڵکێکەتیایەتی و ئەگەر ئەم دەسەڵاتەرە ڕادێ ناڕەوایە قسەکە لەسەرەوەیە چۆنی کۆمەلگای ئایندە دروست بکەین و پێشی بێنین چۆن دەسەڵاتی ئایندە ڕێک بکەین چۆن کۆمەلگایان نێڵین بە درێژ نەبچێت چکە بەڕاستی کۆمەلگای کوردستان دەرگیری هەڕەشەی زۆر گەورەیە یعنی ئەڵێ لە ناوەندی چاوی جێژەڵوکەیەک و بڵێن جێژارێکایەکە لەم ناوچەیە دروست بۆ ئەوانە کە هەتا دێت تونتر و قوڵترە بێتەوە و نازانی ئایندێ برەو چێ و لەم کەین و بینەیە خۆڕێخستن و خۆ تازدان و کۆکردنەوەی هێز و ئەمانە زۆر زۆر گرنگە و یادی سەردەش عوسمانە بێ پەیامێک بۆ ئێمە کە هەموو سەردەشتانەی کە لە کوردستانە سەریان هەڵتاوە دەست یەکتر بکردن و لە دەوری پەیامێک بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە بۆ بیناکردنی کۆمەلگایەکی نوێ کۆ ببنەوە و هێزیان بکەن بەیەک وە بەرەنگاری داڕمان و داڕوخانی ئەم کۆمەلگایە و ئەم دۆخە بکەن لە کوردستانە هەیە و هەنگاو هەڵگرن بەرەو پێشتر بەرەو ئازادی زیاتر بەرحاڵ من شتێکی ئۆتۆم نەماوە لێرەیە بڵێم هیوە لە یادی سەردەشتا جاریشی تر پەیامی وەفاداری بۆ هەموو ئامانجە ئازادی خوازی و یەکسانی خوازیانەی کە سەردەشت نمونەیەکی نیشانداین دووبارە ئەکەینەوە تەقدیری زۆرمان ڕێزی زۆرمان بۆ خێزانی سەردەشت عوسمانە نێرین بۆ دایک و
باشی سەردەش عوسمان بۆ براوکەکانی سەردەش عوسمان بۆ هەموو دۆستان و ئازیزانی ئەوە نێرین و پەیمان تازاکەینەوە کێمە لەسەر ئەو ڕێگایە بەردەوامین کۆڵ نادەین دوژمنانی ئازادی تاوانکارانی تیرۆری سەردەش عوسمان بە سزای خۆیان ئەگەن درەنگ نیازوو لە دادگایەکی جەماوەریە بە سزای تاوانەکانی خۆیان ئەگەن تاوانی کێزەونیان زۆرە سەرتاپای ژیانیان تاوانە زەقترین و ڕەشترین تاوانیان تیرۆرکردنی گەنجێکی وەکو سەردەش عوسمان لەسەر ئەو تاوانانە دادگایی ئەکرێن وە سزای ئەو تاوانیان دەبێت ڕۆژێک لە ڕۆژان بدەن. دەست خۆش شەماڵ منیش پێم وایە مەلەفی تیرۆرکردنی سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و ویداد و هەموو ئەوانی تر مەلەفی شەقوەشاندن لە مامۆستا بە بەرچاوی هەموو خەڵک مەلەفی پێشلکردنی کەرامەت و لێدان لە شکۆی ئینسان مەلەفی ئەو تۆقاندن و هەڕەشەکردن و مەلەفی ئەو هەموو پێشێلکاریانە کە باڵێن ڕۆژانە بە شێوازی زۆرا و زۆر ڕوبەڕووی تاکەکانی ئەم کۆمەلگا دەبێتەوە قەت پێم وانە ڕۆژێک لە ڕۆژان ئەم مەلەفانە دوا بخرێ ئەم مەلەفانە بەکراوەیی دەمێنێتەوە لە ڕاستیە هەر ساڵێک هەر چرکە ساتێک ئێمە لەسەر یادی یەکێک لەوانە ئێمە ڕۆژێکی تر دەخەینە سەر باڵای کەڵەکە بووی تێکۆشانمان لە پێناو بەدیهێنانی دنیایەکی باشتر کە دنیایەک شکۆی ئینسان مافی ئینسان بۆ هەمومان بەبێ جیاوازی دابین بکە. دەستی تۆ خۆش بوو و سوپاس بوو ئەو هاوڕانەی کە تا ئێستا لەگەڵ مامون هیوادارم بتوانن سەبسکرایبی کەناڵی هیوا لە یوتیوب بکەن لای خۆیان لینکەکان بڵاو بکەنەوە. سوپاس بۆ هاوڕانی کە لەگەڵ مامون بەشێکیان دەستخۆشیان ناردووە و سوپاس بۆ ئەوانشی کە لە داهاتووە تەمەشای و بەرنمەیە دەکەین و ئەم بەرنمەیە و تێگەیشتنی ئێمە هەمووی کراوەیە بۆ هەر هاوڕێک لە ڕاستیە ئێمە ڕەنگە دەنگمان نەگاتە هەندێک خەڵک هەندێک جار هەر کەسێک بێوێ لەسەر مەلەفانە بێوێ گفتوگۆ بکە و قسە بکە لەسەرم بابەتانە بە کەناڵی خۆی بزانێ ئەمە تەنیا کەناڵێکی مبادرەی چەند هاوڕێیەکی ئازادی خوازە لە پێناو ئەکتیڤکردنی ڕۆڵی هەمومان لەسەر پرسە گشتەکانی کۆمەلگا بەبێ هیچ مەبەستێکی تایبەتی و شەوێکی ئارام بۆ هەموو لایەکو بۆ جەنابی شەماڵجیان دەستەکانە خۆش بێ و زۆر زۆر سپاس بەڵێ منیان خۆمەوە ئازیزان و خۆشەویستان تا بەرنمەیەکی تر دیدارێکی تر بە شادی و کامەرینتان هەستێرم بەرز و بەڕێزە یادی سەردەش عوسمان بژی ئازادی بژی یەکسانی بژی ژیانی خۆشگوزەران لە کوردستان هەر بشی